سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵام کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش لەگەڵتانی بۆ پێشکەشکردنی گەشتیاوەڵەکانی ئەمڕۆ جومعە 21 مانگی ڕەزوەی 1402 هەتاوی سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. درێژکردنەوەی ماوەی دەست بە سەرکرانی هێرۆ قەدیمی لە گرتوخانەی سنە، پێدانی خەڵاتی ساخارۆف بە ژینا ئەمینی، گیان لە دەستانی پێنج سوختبەر لە بەلوچستان، دزینی کارتی دیاری خانەنشینان لەلایەن حکوومەت، گواستنەوەی چەک و چۆڵی قورس بۆ سنوورەکانی عێراق، خۆپیشاندانی لایەنگرانی فلستین و ئیسرائیل لە چەند وڵاتی جیهان و ئیدامەی شەڕ و پێکدادانی نێوان حەماس و ئیسرائیل. درێژەی هەواڵەکان. بەرزڕاگررتنی یادی سینا نادری لە کرماشان. ڕۆژی پێنجشەممە 20 مانگی ڕەزبەر مەراسمی ڕێزگرتن لە یادی سینا نادری گیانبەختکردووی ڕێگای ئازادی و بەرابەری لە شاری کرماشان بەڕێوەچوو. بە پێی راپۆرتەکان ڕۆژی ڕابردوو مەراسمی یادکردنەوەی سینا نادری لە گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری لە ڕەوتوی شۆڕشی ژینا بە بەشداری بەرینی خەڵک و وتنەوەی دژ بە کۆماری ئیسلامی لە شاری کرماشان بەڕێوەچوو. ڕۆژی 20 ڕەزبەری 1401 سینا نادری دانیشتووی گەڕەکی دەڕە درێژ لە شاری کرماشان بە فیشەکی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی بە سەختی بریندار و پاشگواستنەوەی بۆ نەخۆشخانەی فاراوی گیانی لە پێناو ئازادیدا بەخت کرد. درێژکردنەوەی ماوەی دەست بە سەرکرانی هێرۆ قەدیمی لە گرتوخانەی سنە. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، هێرۆ قەدیمی لە چالاکانی مەدەنی شاری سەقز کە لە گرتوخانەی کانونی چاکسازی و پەروەردەی سنە ڕاگیراوە، ماوەی دەست بە سەرکرانی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە درێژ کراوەتەوە. بە پێی زانیاریەکان ڕۆژی سێشەممە 21 خەرمانانی ئەمساڵ 8 کەس لە هێز ئەمنیەتیەکانی سەقز بە بیانی ڕادەستکردنی کەلوپەلی مەدرسە هێرشیان کردە سەر ماڵی هێرۆ قەدیمی و ئەو چالاکە مەدەنیەیان ڕفات. ناوبرا و پاشماوەیەک لێپرسینەوە لە گرتوخانەی ئیتلاعاتی سەقز بۆ کانونی چاکسازی و پەروەردەی شاری سنە گوازرایەوە. هێرۆ قەدیمی لە بواری مافی ژنان و منداڵان و ئەو کەسانەی نەخۆشی تایبەتیان هەیە چالاک بووە و ئێستا ماوەی بەندکرانی درێژکراوە و کارەنووسی بە ناڕوونی ماوەتە. پێدانی خەڵاتی ساخارۆف بە ژینا ئەمینی. خەڵاتی یەکێتی ئوروپا کە بە ناوی ئاندرێ ساخارۆف لە دژبەرانی حکوومەتی شۆڕەوی لە ساڵی 1970 زاینی دیاریکراوە بۆ ڕێزگرتن لە کەسایەتی یان ئەو گروپانی کە لە بواری مافی مرۆڤ و ئازادی چالاکەن خەڵات دەکرێت. بە وتەی سەرۆکی کومیتەی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئوروپا، مەحسا واتە ژینا ئەمینی وەکو بەربژێری کۆتایی خەڵاتی نێودەوڵەتی ساخارۆف هەڵبژێردراوە. ژینا ئەمینی خەرمانانی ساڵی 1401 و لە گرتوخانەی پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقیدا گیانی بەخت کردو پاش ئەو ڕووداوە زوتنەوەیەکی سەرانسەری دژ بە حکوومەتی کۆماری ئیسلامی دەستی پێکرد، بەڵام بەهۆی سەرکوتی وەحشیانەی حکوومەت سەدان کەس کوژراون و بریندار بوون و بە هەزاران کەس دەست بەسەر و سزای زیندانیان بەسەردا سەپێنرا. گیان لە دەستانی پێنج سوختبەر لە بەلوچستان. لە نێوان ڕۆژانی سێشەممە و پێنجشەممە 18 بۆ 20 مانگی ڕەزبەر پێنج سوختبەر لە مەحوەرەکانی بەلوچستان بەهۆی ڕووداوی هاتوچۆ گیانیان لەدەستاوە. بە پێی راپۆرتەکان ڕۆژی سێشەممە ئۆتۆمۆبیلی سوختبەرێکی بەلوچ بە ناوی ئیسا بامبری لە مەحوەری زێهکەلوت بۆ بەمپوت وەرگەڕاوە و شۆفێرەکەی دەستبەجێ گیانی لەدەستاوە. هەروەها ڕۆژی پێنجشەممە بەهۆی تێکدادانی دوو ئۆتۆمۆبیلی سوختبەر لە جادەی نێوان پەشامەک بۆ سەرباز سێ سوختبەر کە هێشتا ناسناویان ئاشکرا نەکراوە گیانیان لەدەستاوە. هەمان ڕۆژ لە ڕووداوێکی دیکەدا ئۆتۆمۆبیلی سوختبەرێکی دیکە بە ناوی ئۆسامە شەهبەخش تەمەن 22 ساڵ لە جادەی نێوان سەراوان بۆ گەشت وەرگەڕا و بۆ هۆیەوە شۆفێرەکەی دەست بەجێ گیانی لەدەستا. دزینی کارتی دیاری خانەنشینان لەلایەن حکوومەت. بە پێی زانیاریەکان کۆماری ئیسلامی بۆ یارمەتیدانی چەکدارانی حەماس لە غەزا دەستی داوەتە تاڵانکردنی کارتی دیاری خانەنشینکراوانی دەنگ و ڕەنگی کۆماری ئیسلامی و
ئەو کارە ناڕزایەتی بەرینی کارمەندانی ئەو ناوەندە دەوڵەتیەی لێکەوتێتەوە. بەوتەی سەرچاوە خۆجێیەکان ڕێکخراوی سەدا و سیما بە بۆنەی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام بڕیار بوو بڕی 1 ملیۆن تمەن بخاتە سەر حسابی خانەنشینان، بەڵام بڕی 750,000 تمەنیان بۆ تەرخان کراوە و 250,000 تمەنیش لە حسابی هەر یەک لەوان بە بیانووی یارمەتیدانی خەڵکی غەزا هەڵگیراوە. سوتاندنی حەوزەی علمیەی زیباکەنار لەلایەن خەڵکی ئازادی خواست. شەوی پێنجشەممە 20 مانگی ڕازبەر حەوزەی علمیەی زیباکەنار لە پارێزگای گیلان لەلایەن لاوانی ئازادی خوازی پارێزگای گیلان ڕایانگەاندووە کە چارەنووسی تەواوی ناوەندەکانی بڵاوکردنی گەندەڵی و خوراپە بەم شێوەیە شۆڕشی ژینا بەردەوامە و سەرکەوتن بۆ گەلانی ستەم لێکراوی ئێرانە. گواستنەوەی چەکوچۆڵی قورس بۆ سنوورەکانی عێراق ڕۆژی پێنجشەممە 20 مانگی ڕەزبەر سوپای پاسەڕانی کۆماری ئیسلامی بەدەیان تانک و زرێپۆشی بۆ سنوورەکانی عێراق لە پارێزگای خوزستان گواستەوە. هاوکات لەگەڵ زیادبوونی گرژی و ئاڵۆزیەکانی ناوچەکە لە دوای هێرشی تاقمی تەرۆریستی حەماس بۆ سەر ئیسرائیل، سەرچاوەکانی هەواڵ باسییان لە ناردنی تانک و زرێپۆش لە ڕێگای شاری دەسفول بەرەو سنووری عێراق کردووە و فیلمەکانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراوەتەوە. هاوکات وەزیری دەرەوەی ئێران سەردانی لوبنان و عێراقی کردووە و لەسەر بابەتی شەڕی نێوان حەماس و ئیسرائیل گفتوگۆیان کردووە. خۆپیشاندانی لایەنگرانی فلەستین و ئیسرائیل لە چەند وڵاتی جیهان ڕۆژی پێنجشەممە 20 مانگی ڕەزبەر لایەنگرانی فلەستین و ئیسرائیل لە چەند وڵاتی جیهان خۆپیشاندانیان کردو خوازیاری ڕاگررتنی شەڕ بوون. گەڕای قەدەغەکردنی کۆبوونەوەی لایەنگرانی حەماس و فلەستین لە وڵاتانی ئەوروپایی وەکو فەڕەنسا، هەزاران خۆپیشاندەری عەرەب بۆ پشتیوانی لە خەڵکی فلەستین ڕژانە سەر شەقام و کۆمەڵ کوشتکردنی دانیشتوانی غەزایان بە توندی شەرمەزار کردو لەگەڵ هێزەکانی پۆلیس تێکەڵچوون. لەلایەکی دیکەوە دەوڵەتی ئەڵمان ڕێگەی نەدا لایەنگرانی حەماس کۆبوونەوە بەڕێوە ببن و بڕیاریان داوە چالاکانی ناوەندەکانی سەر بە حەماس و جیهادی ئیسلامی قەدەغە بکەن. لە بەرامبەردا لایەنگرانی دەوڵەتی ئیسرائیل لە وڵاتانی ئەمریکا، فەڕەنسا، ئاڵمان، ئۆتریش و ئوسترالیا بۆ پشتیوانی لە خەڵکی مەدەنی ئیسرائیل و ئیدانەکردنی جنایەتەکانی گروپی حەماس ڕێپێوانیان ئەنجامدا و وازیاری ڕاگررتنی شەڕ. دوا هەواڵ ئیدامەی شەڕ و پێکدادانی نێوان حەماس و ئیسرائیل شەوی پێنجشەممە 20 ڕەزبەری 1402 بۆ حەوتمین ڕۆژی بەردەوام شەڕ و پێکدادان لە نێوان چەکدارانی حەماس و ئەرتەشی ئیسرائیل بەردەوام بوو و ڕێژەی قوربانیان لە غەزە بۆ 1500 کەس بەرز بووە. شەوی پێنجشەممە ئەرتەشی ئیسرائیل 750 ناوچەی لە کەرتی غەزەی بردومان کرد بەو هۆیەوە ڕێژەی کوژراوان بۆ 1500 کەس هەڵکشاو. ئاماری بریندارەکان سنووری 6,000 کەسی تێپەڕان. لە بەرامبەردا موشکبارانی شارەکانی ئیسرائیل لەلایەن حەماسەوە درێژە دراوتا بە ئێستا 1300 شارۆمەندی ئیسرائیلی گیانە نەدەستاوە و 2800 کەسی دیکەش بریندار بوون. ڕۆژی ڕابردوو ئەرتەشی ئیسرائیل ڕاگەاندراوێکی لە نێوان دانیشتوانی کەرتی غەزە بڵاو کردەوە، هۆشداریدا کە تا 24 کاتژمێری داهاتوو باکووری غەزە چۆڵ و بەرەو باشووری ئەو ناوچەیە کۆچ بکەن تاکو و چەکدارانی حەماس وەکو قەڵغانی مرۆیی کەڵکتان لێوەرنەگرێت. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتیاوڵەکانتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.